شەشی کانونی دووەمی 1921 و بە دیاریکراوی لە سەردەمی پاشایەتی و حکومەتی مەلیک فەیسەڵی یەکەمدا سوپای عێراق پێکێنرا کە ئەو کات عێراق لەژێر داگیرکاری دەوڵەتی بەریتانیای گەورەدا بوو. سوپای عێراق هێزی سەربازی فەرمی عێراقە بە هەردوو قۆناغی پاشایەتی و کۆماری لە چەند بەشێکی وەک زەمینی، ئاسمانی، دەریایی و فڕۆکەوانی سەربازی و بەرگری ئاسمانی پێک دێت. یەکەمین وەزیری بەرگری عێراق جەعفەر عەسکەری بوو کە دەوترێت کورد بووە و خەڵکی گوندی عەسکەری سەر بە پارێزگای کەرکووکە و بۆ ماوەی یەک ساڵیش 1922 بۆ 1923 سەرۆک وەزیران بووە. سوپا لە سەرەتادا لە یەک فەوج و بە ناوی فەوجی ئیمام موسای کازم پێکێنرا کە بارەگاکەی لە بەغدای پایتەخت بوو. پاشان لە دیوانیە فیرقەی یەکەمی هێزی پیادە لە کەرکووکیش فیرقەی دووەم دروست کران. دوای 10 ساڵ لە دروستکردنی سوپا لە ساڵی 1931 هێزی ئاسمانی و 6 ساڵ دواتریش لە ساڵی 1937 هێزی دەریایی دامەزرێنران. ساڵی 1941 بە دیاریکراوی لە دوای 20 ساڵ لە پێکێنانی یەکەم فەوج سوپای عێراق یەکەمین شەڕی دژ بە دەسەڵاتی داگیرکاری بەریتانیا لە عێراق کرد. لەو کاتە بەدواوە زۆرترین کارەکانی سوپا لە بەشداری شەڕ و ململانەی نێوخۆی و کودەتادا بووە. یەکەمین کودەتاشی با سەرۆکایەتی عەبدولکەریم قاسم بوو کە توانی لە ساڵی 1950 کۆتایی بە ڕژێمی پاشایەتی بهێنێت و دواتریش بەشداری چەند کودەتایەکی دیکەی کرد. جگە لە کودەتا سوپای عێراق لە سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردوو بەشداری لە جەنگی 8 ساڵەی عێراق ئێران کرد. لە 2 ئابی 1990 کۆیتی داگیر کرد. جەنگی دووەمی کەندا و شەڕی سەرکوتکردنی شۆڕشەکانی کورد و ڕاپەڕینەکانی باشوور چەند وێزگەیەکی دیکەی مێژووی سوپای عێراق بوون. هەرچەندە سوپای عێراق لە سەرەتاوە ئەفسەرانی کورد ڕۆڵی بەرچاویان لە دروستبوون و پێشکەوتنی دابووە، بەڵام لە قۆناغی ڕژێمی کۆماریدا کە لە ساڵی 1950ەوە دەست پێ دەکات، کورد و ناوچە کوردستانیەکان زیانێکی زۆری گیانی و مادیان لەلایەن ئەو سوپایەوە پێکەوت و بە درێژایی مێژووی قۆناغی کۆماری ئەرکی سەرەکی سەرکوتکردنی شۆڕشەکانی کورد بە سوپاس پێدراوە و لەو ڕۆژەوە درێخی نەکردو و دڕەندەترین تاوانی وەکو ئەنفال و کیمیایی باران و خاپوورکردنی هەزاران گوند و شار و شارۆچکەی دژ بە گەلی کورد ئەنجام داوە. لە ئایاری ساڵی 2003 و پاش ڕووخاندنی ڕژێمی سەدام حوسێن و کۆتایی هێنان بە حوکمی 35 ساڵی حزبی بەعەس بە بڕیاری پۆڵ بریمەر حاکمی مەدەنی ئەمریکا لە عێراق، ئەو سوپایی لە قۆناغی ئینتیدابی بەریتانیا بۆ عێراق دروستی کرد، ئەمریکا هەڵی وەشاندەوە. لە ئێستادا پشکی کورد لە سوپای عێراق لە لاوازترین قۆناغیدایە. ئێستا سوپای عێراق زیاتر سوپایەکی مەزهەبیە و نوێنەرایەتی زۆرینەی گۆڕەپانی سیاسی دەکات کە شیعەیە.